بێگومان کەناڵی دیمان کار لەسەر هەموو بەشەکانی ناوبواری پەروەردە دەکا بەگشتی. هەر لە منداڵیەوە ئایپاد یاخود موبایل بدەنە دەست منداڵ تاوەکو ئەوی پێی مەشغوڵ ببێ. باشە مامۆستا ئەگەر موبایل نەبێت بەچی پڕی بکەنەوە چی شتێکێ بۆ ئەو بابەتە؟ لەوانەیە ئەو منداڵە ئۆتیزمەکە لەگەڵ خۆیدا هەبێتون ئەو شاشێژ ماوەی ئەو چەند سەعاتەوای لێکردە ئۆتیزمەکەی بە تەواوی نیشانەکانی لەسەر دروست بوو. تواناکانی لە گەشەکردن تۆزێک ینی ڕادەوەستێ، بەڵام لە تەمەنی بچووکتر توانای گەشەکردنی مێشک دەستا ئەوانە هەمووی باشترە. کە بتوێت منداڵێک لەو پۆلەی فێر بیت دروستکردنی پەیوەندیشی برادراتی خۆشەویستی لە بینان مامۆستا و منداڵەکەیە. بەگشتی سوودی و ژوورە چیە و بۆچی پێویستە سنتەرەکان ژوورێکی وایان هەبێت؟ بەڵێ. باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.